ئازیزان و خۆشەویستان لە خزمەتانم بۆ پێشکەشکردنی کۆتابەشی بەرنامەی ئەو پۆلتوری تەلەڤیزیۆنی پەرتۆ لەم بەشە لە بەرنامە هاوڕێسایی یەگانە ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبە حکومەتیسمان لەگەڵا قسە و باسەکەین سەبارەت بە ئیتفاقات و ڕووداوەکانی ئەم هێرشانەی ئەخیر کە بۆ سەر ڕۆژاوە دەستی پێکردەوە. پێشەوەی پرسیارەکانم ئاراستە بکەم، هاوڕێسایی دەگە دەنگی منتە خۆشاتی بۆ ئەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بوو من ئیسلام هەیە بۆ ئێوە و بۆ بینەرانی تلڤیزیۆنی پەرتۆ فەرموو. زۆر سپاس. هەوڕێسایی تەروەکو ئیشارەم کرد و بۆ خۆدا ئاگاداری ماوەی حدودی نزیکێک مانگ لەوە پێش لەلایەن دەوڵەتی ئیسلامی سووریەوە هێرش کرا سەر مەناتقی خودمدیریەتی کوردستانی سووریا. ئەوە نزیک بە مانگێک دەگوزارێت لەم هێرش و حەملانە. بە نەزەری ئێوە ئەوەی کە چەندین ساڵە لەو گۆشەی کوردستان لەو گۆشەی مەناتقی سووریا مەدەنیەتێک ئارامشێک خودمدیریەتێکی ئینسانی تەقریبەن بەڕێوە دەچوو، هۆی ئەم حەملە و هێرشە ئێوە بۆچی ئەیگێڕنەوە؟ بۆچی ئەم هێرش و حەملانە دەستی پێکرد؟ دەزانی چۆنە هاوڕێ ئابوو، دەلایل مختلفی هەست. یەکێ دەلایل ئەسڵی ئەوەسە کە ئەمڕۆ لە دنیا متعاسفانە وەختی ئینسان سێر تەحەوڵات و زۆرەملەی دەوڵەتە سەرمایەداری و ئەمپریالیستی و مەنافعی کە دنباڵ یەکەن بە تۆر واقعی جێگەیان نەیشتووەتەوە بۆ ئەوەی کە لە شوێنێکە لە منطقەیەکە لە کشوەرێکە ئەگەر شتێکی خلاف جەریان تۆزێ متەفاوەتتر لەو شتێکە لە کایسە لە دنیا حاکمە، لە دنیای سەرمایەداری ئیمڕۆ دەوڵەتگەر دیکتاتۆری، دەوڵەتگەر مەذهەبی، دەوڵەتگەر ئەمپریالیستی کە هەران فکر منافع و بەرژەوەنی خۆیانە و شەڕەفرۆشتن و استثمارەکەن و مەجموعەی ئەمانە تەحەمڵ ئەوە ناکەن. یعنی واقعا شایەتی کە واردی هیچ شتێک ئینسانی تەحەمڵ ناکرێت لەم دنیا. مەسەڵەن تۆ تماشاکە ڕۆژاوای کوردستان چەندین ساڵ لەمەوبەر بەڕەو بالاخره لە ئەسەر ئینقلابێکەوە یا تەحەوڵێکی سیاسی کە لە سووریا بۆ وجوهات بالاخره بەشار ئەسەد نە لە ڕوویینەوە وەی کە خەمەتێکا بە کورد، بەڵکو بەزانین لە دەورەی بەشار ئەسەدیشە حتا بەقەڵ معروف کوردەکان لێنە حتا شناسنامەیان نەبوو، تەحقیرەکریان، حقوقێکیان نەبوو. بالاخره ئەو ئینقلاب بوو باعثەوە کە نیرۆکانی لە بەش شمال کوردستان سووریا بکێشێتەوە، ئیمکانی پێیا بوو کە کوردەکان لێنە بتوانن بەرحاڵ دەسەڵات پێیەکەن، خۆیان سازمان بدەن، خودمدیریەتی سازمان بدەن، لە تێق شۆراگەل و کومەلگەل و بتوانن زندگی تریان بێتۆمان. و هەر سەردەمیش ئەزانین کە داعش ئەمانی نەدا شەڕی کردووە، هەتوو فرەتر لە 10,000 نەفەر جوان لە واقعا ئینسان هەر ئینقلابی بەرحاڵ لەو منتقە لە شەڕێک داعشا کوژیان تەتوانیان سەقام بگرن. لە دوای ئەوە تا ئێستا مەرحەڵەوە تەلاشیان کە عەلیڕەغم ئەوەی کە دەوڵەت تورکیە ئیمکانی پیان نەدا مرتب تعرضی کە مرتب لە طریق ئەم داعشی گەلەوە نیروگەل نیابەتی خۆی شەڕی فرۆشتکە لە عەفرین و 30 کیلۆمتر لە خاک کوردستانی ئیشغال کرد، دیواری کێشاگا عەلیڕەغم تۆ ئەو پشتە فشارەوەمانە بالاخره هەر مقاومەتیان کرد تا ئێستا بالاخره سوزانم لە طریق ئەمریکا و کەسێک بۆ جاران بەقەڵ معروفێژێ خودی دەوڵەت ئەمریکا 10 میلیۆن دلاری لە 2 میلیۆن دلاری دانیا بۆ سەر ئەم ئەحمەد شا وەکو سەردەسەی تۆرۆریستەکان دەی کراوەتیان خستە کۆتشۆڵی کردە بەری و کراوەتیان کە گردنی و ئەوە کردیانە بە ڕئیس جومهور. ئەو خەریکە زۆرێژێ بە کورد. متاسفانە دنیا وایە لێ هاتووە، هەر شتێک ئینسانی هەر شتێک متفاوەتە جەمعی لە بنیام لە منتقێکی معەیەنە گەرێکی بجۆیتر زندگیکە چوزانم مختاری ئازادتر بێت بەرخلاف شتێک کە لە دنیا حاکمە ئەمانی فێ نادەن، نە تورکیا ئەڵێنە ئەمریکای ئەڵێنە ئێستا شعبی هینە ئەحمەد شەریشان قدرەتی گرۆ خەریکە زۆرێژی بە کوردەکان. ئەمە دەلایلی کە دلیشی بە نەزەر من هەڵکردەوە بە خودی تەحەوڵاتی منتەقە و ئەو زەحواڵی کە ئێستا لە منتەقە وجودی هەست. ئێمە زانین 2 ساڵ لەمەوبەر شەڕ ئەلەی فلسطین دەستی پێ کردووە، ئەو شتە قەتڵ عام و نەسڵ کوشتیانە کرد و طبق سیاست و پرۆژەیەکە ئەمریکا و ئیسرائیلیان سەرگەرێکیانە چێرەی خاوەنیان ئاوەز کرد، لێنەوە دەستیان پێ کرد، نەسڵ کوشتیان کرد، دوای حملایان کرد بە حەزب وڵات، دوای کارێکیان کرد کە
ئەسەد بەرحەڵ خەلع قودرەت بێت و ئەحمەد شایان برد زۆر بە پلان و بەرنامە بردیان کردی یانە قودرەت تورکیە لێ حەمایەتی کرد ئەمریکا لێ حەمایەتی کرد تحریمەکانیان نابرد بۆ هەدەفەوە کە بەرحەڵ قودرەتێک مەرکەزی بە وجوود بێرن و ئاخرین هەڵقەی ئەم پرۆژە کە لە خاورمیانە هەسیانەوەیش مەسەلەی جمهوری ئیسلامی بیدەنە گشت جمهوری ئیسلامیە بیدەنە گشت هەشت و شاویەکە نیروگەر وابەتی بە جمهوری ئیسلامی و فرە جالبە ئەڵان هەر لە ئەم حەمڵە کە کردی یانە بە ڕۆژاوای کوردستان دوایەوە کە لە حەلبە ئەو دوو منتقەی کوردیانە بۆمباران کرد و بنیامیان محاسرە کرد کوشتاریان کردووانە دەوایان کردگە لە نیروگەر دموکراتیک سووریە کە بچن تەک هینا شەڕکن تەک هەشت و شعبیە شەڕکن تەک نیروگەر نیابەتی جمهوری ئیسلامیە شەڕکن بۆ شەرتەکە حەمڵەیان پێ نەکەن یعنی ئەمە داوای بوو کە تۆم باراک فرستادەی ئەمریکا بۆ حەل مەسائل بە ئیسلاحین سووریا ئەوە داوای کردگەری کەمان ژێربانە چونتیانە مەسەلەی ئێمە نیە و ئەمر ئێمە نیە وەزیفەی ئێمە نییە ئێمە وەزیفەمان بەرحەڵ ئەوسکە ئەم لەم شۆنگەلە کەخێکن زیندگیکەین و ئازادانە زیندگیکەین و بەلەخەرەوە جۆرە کە دایسە بلمانە پێش ئەم زیندگیە مەرتە بۆینە پێشەوە تا قبوڵیان نەکرد و حەمڵەیان کرد و ئەزانین کە الآن تقریبا طبق قراردادی بەرحەڵ کە بوویان ئەو مەناتەقەکە عەرەب نشین بوو وێڵیان کرد بۆ دێرزۆر وەک ڕەقەومانە ئەو عەرەبگەلە کە ساڵهای ساڵ تەکەمانە زیندگییان کرد بەلەخەرە بە پوڵ عەرەبستان سعودی و چوزانم ئەحمەد شەر و ئەوانە کارێکیان کرد ئەوانە هەڵگەڕنەوە لە کوردەکان لە ئەم بەئیسڵاح ئەحزاب دموکراتیک سووریا و عەمەڵەن بۆ هێنا نیرویک بۆ ئەحمەد شەر عەلەی کوردەکان دەستیان شەڕ بێت کەوان ناچار بوون ئەوە ناتەقە چۆڵکەن منتها خۆ بەوەی چۆ ڕازی نەبوون ئیسا زانین کە کوبانیان محاسرە کردگە خەریکن حەمڵەکەن بە کوبانی و حەسک و ئەو شۆنا قامیش ڕۆشتەکە هێشتا بەدەست کوردەکانەوە بە ئیسلا نیروی دموکراتیک سووریا هەستەوان هەتا بۆی چە ڕازی نەنین گەریکیان ئەوەی لیان بگرن ئەن ئاگادایت کە کۆبانی کە بالاخره سابقەی تاریخی هەست لە شەڕتەک داعش ئەڵان دووارە محاسریان کردە داعشەکان دووار معاشیان کردە چون بەشی لە نیرویەوانە عەمدەتەن واقعان داعشین هەریسە زیندانگەریش کازادیان کردە داعشی بوون کە بەرخەسیان کرد مسەڵح حتمما فرێکیان مسەڵح کردگە عەلەی کوردەکان سازمانیاندا و شەڕکرد تە کوردەکانە تەک مردم کوردستان سووریە کە لەو شوێنە هات ئەڵان محاسریان کرد هەموو شتیان لێ وەرگا و خۆتیش حتمما ئاگاداری لە ئەخبارەکانە دومباڵت کردەوەمانە الان هەفتەز بەرحەڵ ئاتشبەسە خودی مەقاوم زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هەر وەکو تۆ بە دروستی ئیشارەت پێکرد داعشێکە دوێکە خودی جۆلانی یا ئەحمەد شەر $10 ملیۆن دانرابوو بۆ ئەوەی هەر کەسێ ئیتلاع بدا بە ئەمریکا داعش بوو خۆی لە ناو داعشا و بە قەولی تۆ هێنایان دەستێک کۆچەڕواڵیان کرد لەبەر و کەراواتێکیان کرد لە ملی و کردیان ڕێز جمهوری ئەو مەملەکەتە و قەلادەکەیان بەردا کە تا دوێکە خۆی داعشی بوو و لەلای تریش و کوردەکان کە لە گۆشەیەکە بە قەولی تۆ ئیشارەت کرد مەدەنیەتێک حاکم بوو بۆ خۆیان کاروبارێکی ئینسانی بەرابەری ژن و پیا و بە دەرەجاتی ئارامشێک لە گۆشەیەکە بەڕێوەیانە برد قەلادەی ئەحمەد شەرعیان بەردا و لەلای تریش و کوردەکانیان بردبوو عەرشی ئالا ئەڵبەتە بە دروست کوردەکان لە مقابل داعشا فەداکاری زۆریان کرد و ئەمریکاش قەدردانی زۆری لێکردن بەڵام ئەبینین لەملاوە لە شەرایەتێکی ئاوایە دووبارە ئەحمەد شەرع و داعشەکانیان تێبەرداون هەروەکو الان لە جوملەی ئاخرەکەتە باسی ئاتەشبەست کرد ئەوە نزیک بە 2 هەفتەشە دوایە و هێرشەکە کرا دوایە ئاتەشبەست کراوە چۆنە دەوڵەتی ئیسلامی سووریا ئەم حەملەی دەست پێ کرد و لە عینی حاڵە تەنی داوە بەم ئاتەشبەسە ئایا ئیمکانی تەوافق و پایانی شەڕ و قبوڵی خواستی خەڵکی کوردستانی سووریا لە ئیدامەی ئەو مستەقل بوونەی خۆیانە وەکو ڕابردوو ئایا ئیمکانی ئەمە هەلا ئێوە ئەم مەسەلە چۆنە بینن ئیمکانی ئەوە هەلا کە شەڕ مطلقا نەمێنێ و ئەم حەملە و
ئەوانەیەدی دەست پێ نەکاتەوە لیان بگەڕێن هەروەکو پێشوو کار و فعالیت و ئارامش و ئەمنیەتی خۆیان لەو گۆشەدا بپارێزن؟ دەزانی زۆر سەختە ئەوەی کات شتەکە پایان ئەم ئاتەشبەستەوە یا ئەگەر مزاکراتی سوورە دەگری بە نەفت نیروگەل دموکراتیک سووریە توا بێتۆمانە بە دلیلەوەی کە لەلایەک و تورکیا خۆتان نزان نیتر ماوەی لەمەوە بەرد بالاخەرە پرۆژێ سوڵح و ئاشی پێکەکە پێشکێن ئەسڵ شتیان دانا ئەسڵ حاضر نییە لە کنار مەرزەکەیەوە بەشێتر لە کوردستان مەسەڵەن چوزان خود مختاری بێ یا بەم شێوە کە دایسە زندگیان کرد زندگی گەنەمدام ئەم بۆ قابل تحمل نییە ڕاستیگەی بەش ئەمدەی فشار خودی دەوڵەت تورکیا لە زمانێک ئەحمەد شەر هاتە سەر قدرەت نیروگەل ئەمنیەتی چوزانم وەزیر ئەمور خارجە مرەتەب هانیان داگە کە فشار بێرن بۆ کوردەکان و بەرحاڵ بۆ جۆرە خەل ئیسلاحیان کردووە ئەوە بوو چەندینان مزاکرەی قەراردادیان بەست کە نیروگەل دموکراتیک سووریە نیروگەل مسلحیان ئەدغام لەناو ئەرتەشا بە تۆرتێکی دوایی ئەمانە قبولیان کرد دوای وتیان دێ باشە بوون بۆ سێ لەشکەر متعهد تحت مدیریەت ئەرتش ئەحمەد شەر بێت لۆ لای تۆ ئەمریکات کە دایسە بە ئیسلاح دۆست کوردەکان بووگا خب منفعەتی گەورەتری هەست بۆ یان پشت کوردەکانی وێڵ کردە پشت ئەو نیروهای دموکراسی سووریە وێڵ کردە لە نظر ئەوە دەوڵەتێک مرکزی و مقتدر لازمە بۆ ئەوەی کە تەک ئیسرائیل دۆست بێت بڕتە ناو پەیمان ئیبراهیم لە لایەکتیشەوە بتوانە قدرەتی بن عەلەی جمهوری ئیسلامی و نیروگەل نیابەتیوانە ئیستفادەی دەکەن لە نێجا پشتیان کرد لە مەسەلەی کورد شتێک کە بە نظر من لەم مدەتا ئیتفاق کەفت ئەوی چەوە بوو کە مەسلوم کوبانی وەکو فەرماندەی نظامی گشتی نیروهای مسلح دموکراتیک ژێربار ئەم حقارەتە نەچووە قبولی نەکرد ئێمە حاضر نین بەرحاڵ ئیمکانە تاسی لە دەستی بدەین حاضر نین وارد نیرۆکمان ئیدغام کەین لەناو ئەرتەشا تەک بەڕێک لەو هینگەلا تەوافقیان کردمون تا ئەو جۆرە کە ئەوان مەورد نەزەر دەوڵەت ئەحمەد شەر بوو ئەوە بوو کە ئێلامی کردوتی بتوان بە زوان کوردی قسە بکەن نتوانن شناسنامەیان بێشتکەری کە مەسەڵەن لە دۆرەی سەدانیان بووگە یاەوەی کە مەسەڵەن نەورزگە جەشن کردێ باشە ئەمە چ خاستێکە ئەمە بۆ مردم ئینشەڵا شەڕیان نەکردگە ئەو گشتە بنیامیان لە دەستە ساڵای ساڵ مەقاومەتیان کردگە بۆی کە مەسڵەن بە زوان کوردی قسە بکەن یا شناسنامەیان دا ئەو گشتیی زۆر عادی و لە هەموو دنیا و هەر کەسی زندگی بالاخره شناسنامەیەکی هەست بالاخره بە زوانەکەی خۆی توانێت قسە بکە یا تەلاشەکە بە زوانەکەی خۆی چوزانم دەرس بخوێنیت و مەجموعەوانە گەرێکیان بەم شێوە کڵاو بنووسەرەوە بەم شێوە ئەم ئەسەن پایان بدەن بە داستان مەسەلەی ڕۆژاوە بە تۆر واقعی منتها مەزن کوبانی وتی ئێمە قبوڵ ناکەین وحتى إعلامي شكوتي من خمر مصلحكم الله قال مشتركم عازم جيان بم ولي أم وزيت تحملنا كين وزيت قبولنا خدي أو بنظر من جرقيكي زور جوربو بلحاظ سياسي وكبشتيباني كي زور وسيع إيجاد كر حمل داخل خدي كردستانات مثلا كردستان العراق تركيا خدان زانن كأخبارتان دوبال كدوي جواناني كي زور على رغم سركوب بوليس مانعات بوليس لتركيا هاتنا أم ديوات نكمكيان لكردستان العراق هروا بەلحاز مادی و تدارکاتی و کۆمەکی زۆریان بوو چوە تێکاتێکی زۆر جوان چوونە کۆمەکیان کە لۆ شەڕا بەشدارن و بەرحاڵ دفاعکەن لەو ئیمکانات و لەو وەزیەتە کایسە لە کوردستان سووریاز بە نظر من مەوزعی کە مەسلوم کوبانی کردی بە نظرم بۆ باعثەوە کە سەمپاتیکی زۆر عەجیم هەم لە داخل بێسڵا کوردستاناتە ئێران عێراق خودی تورکیا و هەم ئەوەی کە لە دەروێ وڵاتیشە لە ئەوروپا بە نظر من هەروەکە حتمما ناگەدان کە لەو عەنشەڕی دەست پێ کردە لە ئەکسەر شارەکان حتا لە ئەمریکا و بگێتە ئەوروپا مرتب اعتراضات بووگە لە دفاع لە بێسڵا ڕۆژاوا لە دفاع لە مردم کوردستان لە سووریا خودی ئەوە بووە باعثەوە کە فشار بێ حتا بۆ دەوڵەت ئەمریکای چەندان لەناو خودی ئەمریکا سەران ئەمریکا بە داوێت جمهوری خانە و کەسانگەلەکان لە تەکتراپا بەرحاڵ مقداری هین بووگن یانێت تەزەرویانتی بکە ئیجازە نەدەن ئاوا حملەکەن و قەتڵامکەن چۆن ئەزانی دەمانێت لە هەر کوێنێکا داگیریان کرد واقعاً وەک داعش ڕەفتاریان کرد سەریان بڕیگا نازانم کەس نیروگەلی ژنانی کردێنە مقاومەتیان کرد ئەسلحەیان بی وە شەڕیان کردگا بە شێوەیەکی زۆر چۆن بێژم ئەسەن ڕەفتاریان تەکیان ناکردگا ئەمانیانە دیگە دنیات نییە ئەمەی دیگە و لە نەتیجا خودی ئەم فشارگەری بۆ باعثەوە کە ئەمانەم ئاتەشبەسە بەرقەرارکەن و نیامەتوانێت ئومیدوار بێت کە بالاخره ئیجازە نەدەن ئەم
مۆقعیتە کایسە کوردەکان نسییانە نیروهای دموکراسی لە دەستی بدەن وە کەفنە ژێر پا و ژێر سەرکوب دەوڵەت ئەتوانین بژی داعشی بتۆرەوە دەوڵەت ئەحمەد شەرکە تحت تاثیر دەوڵەت فاشیست تورکیەس و حاضر نین حتا کوچکترین ئیمکاناتی بدەن بە مردم کوردستان سووریا الان موقعیتەکەەوە سەفێرن ئاتەشبەزە باینکی گاوگداری تەقا کردێت وەلی نامەتوانێت ئومیدوار بێت کە بەرحاڵە مزاکراتە بێت بە شتێکە حداقل بەم شەڕ بگێت و نیروگای دموکراتی کوردستان بتوانن ئەم موقعیتە کەسیان حزبی کە زۆر سوال بۆ تۆزەکانە وەختێک زۆرمان نەماوە هەورە سعید هەروەکو بۆ خۆت ئیشارەت پێکرد بۆ دیفاع و پشتیوانیکردن لە ڕۆژاوا شاهدی اعتراضات و مبارزاتی وەسیعی مناطقی کوردنشین لە هەر چوار پارچەکە بووین و هەزاران ئینسان ڕوبە ڕۆژاوا ڕۆیشتن و هەرچەند بە دەستی خاڵی بەڵام بەرحاڵ بۆ ئەو هەمبەستەی و دیفاعە بەرەو ڕۆژاوا وەڕێکەوتن و پشتیبانیکی وەسیع لەو جوڵانەوە و لەو خودگەردانیە نەوە دموکراتیکە کە لە سووریا بووە پشتیوانیان کردوە ئەمە لە سەراسەری دنیاشە لە زۆربەی وڵاتانی بە تایبەت ئوروپایی اعتراضات و مبارزات و پشتیوانیەکی زۆر لە ڕۆژاوا بەڕێوە چوو و پرسیارەکەی من ئەمەدە کە وەختیشما زۆر نەماوە با تەوەجی بەوەی لە بەرحاڵ لە کوبانی ومانە حدودی دقیقا نازانم زیندانەکان لە دوایە 2000 چەکداری داعش لەوێ لە زیندانان مەترسی ئەوەی کە ئەم زیندانە بشکێ و ئەم داعشیانە ئازاد بن و دووبارە ئەو وەزیەتەی کە لە 2014 بەسەر کوردستانیان هێنا و بەسەر خەڵکیان هێنا و بەسەر یەزیدەکانیان هێنا دووبارە تکرار بێتەوە ئەم مەترسیە زۆر بەرچاوە لەم رابطەی پشتیوانیکردنەوەمانە بانگەوازی ئێوە بۆ خەڵکی کۆمەلگا چ لە خارجی دەرەوە لە دەرەوەی کوردستان و عێراق و لە ناوخۆی کوردستان و ئێران و عێراق و تورکیە و سووریا بۆ ئەم خاستە بەرهەقەی کوردەکانی سووریە چییە وەختمان زۆر نەماوە دوو دەقە سێ دەقە فەرموو وەختی هەروەکە ئیشارەم کرد لە قسەکان پێشوما سەمپاتیکی زۆر وەسێ بەرحاڵ پشتیوانیکی زۆر وەسێ کریا لە کوردستان سووریا بە نەزەر من حقی خۆیانە من ئێمە هەر رەخنێکمان بێ هەر ئیرادێکمان بێ لە سیاست و لە مواضعی ئەم ئەحزاب کە لە کوردستان سووریا ئێستا حاکمنەوەمانە وەلی بە نەزەر من بێ خەیت و شەرت بۆ تاوە جێگە ئەکرگێت مردم لە سەراسەر دنیا لە کوردستانە تا بە نەزەر من تلاشکەن هیچ ڕێگەیەکیشی نییە تەنیا پشتیبانی زۆر وەسێ کە لەیسە سوورەتی گرگا ئەتوانێت بەر بە فاجعەیەک بگرێ بە تۆر واقعی لە کوردستانە چۆن هەروەکە ئیشارە بکرد ئەمانە نیرویەکی زۆر هارن داعشین بە تایبەت ئەو شەڕەکە بە ئیسڵامی نیروهای نظامی کوردستان سووریە کردیان لە داعشە بە شدت داعشی کرد ئەوە نیە ئەوێنە لە هەر شوێنێک ئاڕوودای گیرەکەن الله ئەکبەر الله ئەکبەر تحرزەکەن سەرە بڕن ئەزیێت و ئازار مردووەکەن حتا مەسڵ نیام سەحنەکە دیکە ژنان وەکو بەردە خەریک نینێکەوە دەوری زەتیکە لە نەتیجا بە نەزەر من دەشت بەر بە فاجعە بگرێت ونابێ پشت فرە تۆهمیان بێ بە ئەمریکا یا دەوڵەت تورکیەکە وەزعی ڕۆشنە ئەوان ئاسن هەرگەرێکی نێو کوردە لەسەر زەویە بمێنێ و لە لای کتیشەوە دەوڵەت شەڕەکە نەتیجا ڕێگای ئەوەسا بە نەزەر حمایەتیان کرد پشتیبانیان کرێ قدرەتیان فێ بتوانە مەقاومەت کردن حتا دووارە شەڕی دەست پێ کردەوە دوارە اینکە بتوان ئەم موقعیتەکە بە نەزەر من حەفزی کەن حفظ ئەم موقعیتە بە نەزەر من کۆکە ئازادی خوازی لە دنیا لە بەرامبەر ئەم گشتە چوزانم ئەوزاعی ڕەشەکە ئێستا حاکمە لە دنیا و لە منتەقاوەمانە بە نەزەر من قابل دفاع و قابل حمایەت هەمیشە تۆ تەلەشمان کرد زۆر سپاس هەورە سعید ئەسان هیچ چەند سانیەشمان گوزەراوە زۆر سپاس بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا سپاس بۆتی شار زۆر سپاس بینەران یازید و خۆشەویست بەم جۆراتینە کۆتایی بەرنامەی حوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر شوێن ساخی و سڵامەتیتان ئارزومانە و شاد و بەختەوەر بن